ئەم پرسیارە ڕوبەڕووی بەڕێز دکتۆر محەممەد شکری دەکەم کە سەرۆکی دەستێ و بەرهێنانە و ڕاستەوخۆ لەگەڵمانە لە هەولێرەوە. دکتۆر سڵاو لێبێ پێمان بڵێ ئەمە یەکسەر بەو جیاوازیە چونکە من خستمە ڕوو نیشانماندا ساڵی پار زیاتر لە 8 ملیار دۆلارە، بەڵام بەم دەمانگە تەنها ملیارێکە. هۆکاری چییە لەگەڵەوەی کە مۆڵەتێکی باشیشتان داوە بە پرۆژەکانی وەبەرهێنان؟ سلااوڕێز هاژە خان، سلااوڕێ سلااو بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. طبعا ئەم جیاوازیە لەوە دروست بۆ ئێمە لە ساڵی ڕابردوو دوو پرۆژەی گەورە کە سەرمایەکانیان زۆر بوو مۆڵەتی وەبەرهێنان وەرگرت ئەم ساڵ 2022 ئەو ڕاستە ژمارەیەکی زۆری مۆڵەت دراوەتە پرۆژەکان ڕەنگە تا نهاتی ساڵ ببیتە زۆرتر لە ساڵی 2021 لە ژمارەی مۆڵەتەکان، بەڵام بە سەرمایە کەمتر لەبەر ئەوەی قەبارەی ئەو پرۆژانەی کە ئەم ساڵ ئێمە وڵاتمان پێیان داون بە بەراورد لەگەر قەبارەی ئەو پرۆژانەی کە لە پار ساڵ وڵاتمان پێداون دوو پرۆژەی زۆر گەورە وڵات وەرگیرەوە لە هەولێر لە ساڵی ڕابردوو وای کردووە کە قەبارەی سەرمایەی پرۆژەکان یان سەرمایە بەرهێنراو لە هەرێمی کوردستان بەرز بێتەوە. ئێمە ئومێدەوارین لە ساڵانی داهاتوو لەگەڵ دروستبوونی نەخشەیە بەرهێنان لە هەرێمی کوردستان و تطویرکردنی مناطقی نوێ ناوچەی نوێ بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان قەبارەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان گەلێک زیاتر لە ساڵی ڕابردوو لە ساڵیان ڕابردوو دروست دەبێتن، بەڵام ئێستا ئێمە لە قۆناغی جێبەجێکردنی نەخشەیە وەبەرهێنانین کە ئومێدەوارین بۆ نهاتی ئەم ساڵ بتوانین بۆ ساڵی حاضریکەین بۆ ساڵی داهاتوو بکەوێتە بواری جێبەجێکردن. ئەم وەختەی ئاسانتر ئێمە دەتوانین هەم پرۆژەی باشتر هەم سەرمایەی زیاتر لە هەرێمی کوردستان وەگەر بخەین. باشە دکتۆر، ئەم دوو مانگەی کۆتایی ساڵ هیچ پرۆژێکی وەبەرهێنان ئەنجامە درێت کە بتوانین یاخود مۆڵەتی پێدەن کە ئاستی یاخود سەرمایەکە زیاتر بکات لەو ڕێژەی کە ئێستا هەیە؟ بەڵێ ئێمە ئێستا لە دەستەی وەبەرهێنان لەگەڵ فەرمانگەکانمان لە هەر 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆ ئێمە سەر و 1212 ئەگەر زیاتر نەبێ لە پرۆژەکان لە پەسەندکردندایە و لە قۆناغی ڕایەکردنی ماوەڵەکاندایە ئاگاداری و بەڕێبەراتی گشتی وەبەرهێنانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکانمان کردوتەوە کە پەلە بکەن لەگەڵ فەرمانگەکانی تر حکوومەتی هەرێمی کوردستان کە یارمەتی دەرن بۆ ئێمە بۆ پێدانی مۆڵەتی وەبەرهێنان پەلە بکەن لە ئیجراعات بۆ ئەوەی بتوانین تا نهاتی ساڵ پارەی وەبەرهێنراو لە هەرێمی کوردستان لەگەر ژمارەی مۆڵەتە پێدراوەکان لە هەرێمی کوردستان بەرز بێتەوە بۆ ئەوەی لە ساڵی داهاتوو خۆمان بە قۆناغێکی نوێ حاضرکەین کە قۆناغی دروستکردنی نەخشەوە بەرهێنانە بە دڵنیایی تا دوو مانگی تر ژمارەی پرۆژەی مۆڵەت پێدراو زائیدەن قەبارەی سەرمایەی وەبەرهێنراو لە هەرێمی کوردستان زۆر بەرزتر دەبێتەوە، چونکە وا خەریکن برادرانی ئێمە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان پەلە دەکەن لە ئیجراعاتی پێدانی مۆڵات و ئێمە هەر لەم چەند هەفتەی داهاتوودا دەست دەکەین بە پرۆژەی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان کە ئەمانیش لە ڕێگای مۆڵەتی وەبەرهێنانەوە دەبێتن کە سەرمایەکی زۆر دەخرێتە ناو پرۆسە وەبەرهێنانەوە و ژمارەیەکی زۆری مۆڵەتیش لەگەڵ ئەو پرۆژانە دروست دەبێتن کە ئەمەش دیسان جارێکی تر قەبارەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022 بەرز دەکاتەوە. باشە دکتۆر، ساڵانی ڕابردوو زیاتر گرنگی ئەدرا بە کەرتی یاخود بڵێن گرنگیە درا بە کەرتی نیشتەجێبوون، بەڵام ئێستا وەکو بینیمان من لە گرافیکەکە نیشانمدا کەرتی گەشتیاری هاتووتۆ ڕیزبەندی یەکەم وە زۆرترین سەرمایی تێدا کراوە. ئایا ئامانجی ئێوەیە کە ئەو کەرتە بەرەو پێشتر بەرن یاخود وەبەرهێنان تەنها لەو کەرتەدا زیاتر ئەکرێ، یان چ کەرتێکی دیکە ئێوە ئامانشتانە کە گرنگی زیاتری پێ بدەن؟ طبعا ئەولەویاتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەولەویاتی جەنابی سەرۆک وەزیران کە بۆ گەشە سندنی ئابووری لە هەرێمی کوردستان تەرکیزمان لەسەر سێ کەرتی ئەساسیە وەکە ئەولەویەتی ئەساسی و چەند کەرتێکی تری ئابووریش. یەکەمیان پیشەسازی کشتوکاڵ گەشتیاری، دواتر بابەتی پەروەردە و فێرکردن و تەندروستی و تا دەچینە سەر پرۆژەکانی تر. طبعا لە ئەولەویاتی ئێمە کەرتی نیشتەجێبوون ئێستا لە ئەولەویاتی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، هەرچەندە ژمارەیەکی زۆر لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام تا ئەم تاریخەکە ئێمە 1074 پرۆژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەگشتی مۆڵەتی پێدراوە
تەنها 1991 پرۆژەی نیشتەجێ بوونمان لە هەرێمی کوردستانە کە ئەگەر بەنسبە و تەناسب تەماشا بکەی نابیتە حدودی 19 لە سەد یان کەمتر لە 19 لە سەد لە ژمارەی گشتی لە پرۆژەکانی بەرهێنان بەڵکو کەرتی پیشەسازی یەکەم کەرتە کە زیاتر گرنگی پێدراوە دوام کەرتی گەشتیاریە سەیام کەرتی بازرگانیە کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو گرنگی کە جەنابی سەرۆک وەزیران ئەنجومەنی وەزیران کابینەی نوێم لە وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان بە کەرتی کشتتوکاڵیانداوە ئێستا قەبارەی پرۆژەی وڵات پێدرا و لە کەرتی کشتتوکاڵ بەرز بوویتەوە لە داهاتوو زیاتریش بەرز دەبێتەوە چونکە چەندین ناوچەی نوێی پیشەسازی خۆراک دروست دەبن کە هۆکار دەبن بۆ گەشتە سەندنی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان تەرکیزی ئێمە لە داهاتوودا بزەبت لەسەر کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری دەبێت زایدان چەند کەرتێکی تر کە کەمتر ئێمە ئیشی لەسەر دەکەن و ئینشاڵڵا ئەمانەش هەم لە ئامارەکانی ئەم ساڵی 2022 هەمیشی کابینەی نوێم ڕەنگی داوەتەوە کە زۆربەی هەرە زۆری پرۆژەکانمان ئەمڕۆ لە ژمارە ئەو 200 چەند پرۆژەیە کە مۆڵەتی پێدراوە زۆربیان لە کەرتی پیشەسازین لە کەرتی گەشتیارین لە کەرتی بازرگانین لە کەرتی کشتتوکاڵن لە پەروەردە و فێرکردنن دواتر دەچینە سەر کەرتی نیشتەجێبوون کە ئێستا کەمتر گرنگی پێدەدرێتن. باشە دکتۆر بە دەرفەت ێزام کە پرسیاری 20,000 یەکەی نیشتەجێبوونەکەت لێ بکەم بەکوێ گەیشتوەکەی تیر و پشکەکە ڕاگەندرێت. ئێمە تقریبا لە قۆناغی دەستپێکردنی لە هەندێک ناوچە زەوی تەرخان کراوە و بەرهێنەر دەستیشان کراوە و خەریکی ئیجراعاتی دەستپێکردنی ئینشاڵڵا 1-2 هەفتەی داهاتوو بەردی بناغا بۆ یەکەم پرۆژە دادەنرێ لە هەولێر لە زاخۆ لە سۆران لە دهۆک هەوڵ دەدەین لە هەڵەبجە لە سلێمانی لەوانە هەمووی بە پێکەوە ئەم پرۆژانە دەست پێ بکەن بەڵام ئینشاڵڵا لە ماوەی 2 هەفتەی داهاتوو ئێمە دەست بە دروستکردن دەکەین بابەتی قورعاکردن و ڕاکێشانی ئەو خەڵکی کە مستەفید دەبن ئەو لەژنەی تایبەت لەسەر ئاستی پارێزگا و ئیدارەی سەربەخۆ دانراوە ئێمە پێمان گوتینە ئینشاڵڵا هیوادارن پەلە بکەن لە اختیارکردنی ناوە دروستەکان وەکو فەرمانی جەنابی سەرۆک وەزیرانی لەسەرە کە پێویستە 100% ئەو خەڵکی کە لە ناو پرۆسەکە ناویان دەردەچی لەو کەسانە بن کە مستحقی وەرگرتنی یەکەیەکی هەرزانن لە پرۆژەیەکی نیشتەجێبوون کە بۆ کرێنیشان و کەم دەرامەتان دروست دەکرێتن ئینشاڵڵا ئەو بابەتی قورعەکە یان هەڵبژاردننی ناوەکان بۆ چەند ماوەیەکی تر دەخواین تاکو باشتر لێوە ببنەوە بەڵام دەستپێکردنەکە ئینشاڵڵا لە ماوەی چەند ڕۆژێکی داهاتوو ئێمە دەست بە یەکەم پرۆژەی ئەم بوارە دەکەین لە هەرێمی کوردستان. دکتۆر ئەتوانین هەرەوەندەت لێ پرسین کە پرۆژەکە لەکوێ دەستنیشان کراوە یاخود شوێنەکەی کوێ چونکە زۆرێک لەو کەسانی کە فۆرمەکەیان پڕ کردوتەوە لە چاڕوانیەوان بزانن لەکوێ دروست دەکرێت. ئێمە تەواان لە زاخۆ هەمانە لە چەند شوێنێکە بوونمونە لە دهۆک لە چەند لە ناو شار لە قەزاکان هەیە هەمانە لە هەولێر بە هەمان شێوە لە هەولێر لە دەوروبەری هەولێر و هەروەها لە ئیدارەی سۆرانیش لە چەند شوێنێک زەوی بۆ تەرخان کراوە لە ناوچەی ڕاپەڕین لە چەند شوێنێک زەوی دەستیشان کراوە لە هەڵەبجە لە چەند شوێنێک لە سلێمانی لە چەند شوێنێک لە کەلار لە کفری لە چەند شوێنێکی تر ئەمە تەوزیع کراون بە شێوەیە کە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان سودمەند بن لە پرۆژەیەکی نیشتەجێبوون کە مۆڵەتی بەرهێنانی هەیە کە سعرەکانی مناسبن و قستەکەشی درێژخانە گونجاویش دەبی لەگەڵ داهاتی زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکی کە لی مستەفید دەبێت. دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی و بەرهێنان سوپاس کە لەگەڵمان بووی.